کاردانەوەی لایەنە سیاسیەکان لەسەر دەستگیرکردنی دوو ئەندامەکەی کۆمەڵی ئیسلامی لە هەولێر بەردەوامە و لە ڕاگەیەندراوێکدا یەکێتی نیشتیمانی داوا دەکات لێکۆڵینەوەی دوور لە سەروەری یاسا بۆ کێشەکە نەکرێت و لێکۆڵینەوە لە دەستگیرکردنی دوو ئەندامەکەی کۆمەڵ بە هیچ شێوەیەک درێژە نەکێشێت. ئاماژەی بەوەش کردووە داواکەیان لە ڕوانگەی داکۆچی لە سەروەری یاسا و ڕێزگرتن لە هەڵوێستی سیاسی جیاواز و ئازادە و نایانەوێت کێشەکە بێتە هۆی قوڵکردنەوەی ناکۆچە سیاسیەکان. هاوکات نازم کەبیر جێگری سەرۆکی لیژنەی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەڵێت نابێت کۆمەڵ و لایەنە سیاسیەکان دۆسەی دەستگیرکردنی چەند کەسێک بە تۆمەتی ئەنجامدانی تەقینەوە وەک بابەتێکی سیاسی وەربگرن و پێویستە چاوەڕێی ئەنجامی لێکۆڵینەوەکان بکەن و داواش لە لایەنە سیاسیەکانی هەرێم دەکات دۆسێکە تێکەڵ بە ململانیە و کێشەی سیاسی نەکەن. کارێکی باش نییە کە بابەتێکی وا بە سیاسی دەکرێت، ئەمە بابەتێکی کەسی نییە، ناکرێت بابەتەکە بە سیاسی بکرێت، چونکە ئەمە پەیوەستە بە ژیانی هەموو خەڵکەوە، پەیوەستە بە باری ئەمنی هەر تاکێک لە هەریمی کوردستان. ئەمە کردەوەیەکی تیرۆریستی بووە. لەلایەکی ترەوە سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان دەڵێت پارتی بەو جۆرە سیاسەتکردنەی هەم لە خۆی و هەم لە خەڵکی هەرێمی کوردستانیشی تێک دەدات، بۆیە پێویستە چاو بە سیاسەتەکانیدا بخشێنێتەوە. دەستگای ئاسایش کە بەڕاستی کە گەر فکر لە ناوەکەی دەکەیەوە ناوێکی زۆر جوان و پیرۆزە کە پاراستنی سەرۆت و سامان و ئەمن و ئاسایشی خەڵک بێتن، بەڵام بەداخەوە بۆتە جێبەجێکردنی بڕیاراتی حزب لەوانێ لە ناو حزبیش بڕیاراتی وەکو بڵێ باڵێکی حزبەکەی بێتن بۆ تەشهیرکردن و بۆ ناشیرنکردن و بۆ ڕاوەدونانی ئەندامانی کۆمەڵی ئیسلامی و بەخشینەوەی تۆمەت بۆیان. لەبەرەوە لەو شێوازی حکومڕانیە قەناعەتم وایە کە هەم کۆمەڵی ئیسلامی هەم یەکگرتو ئیسلامی هەم یەکێتی نیشتیمانی چەند زووتر بێنە دەرەوە قازانجیان زیاترە. هەر لەسەر دەستگیرکردنی دوو ئەندامەکەی کۆمەڵ ئاسایشی هەولێر ڕایگەاند هەندێک لایەن هەوڵی بە سیاسیکردنی ئەم کەیسە دەدەن و دەڵێت بە ئاگاداری هەموو لایەنە پەیوەندیدارەکان کارکردن لەسەر ئەو دۆسیە بەردەوامە و لە ماوەیەکی نزیکدا ئەنجامەکان بۆ هاوڵاتیان بڵاو دەکەنەوە. هەردوای لە دوانی دەستەی پارێزەرانی کۆمەڵی ئیسلامیش کە ڕایانگاند بوو پۆلیس سکاڵای لێوەرنەگرتوون. پۆلیسی هەولێر لە ڕوونکردنەوەیەکدا ئاماژە بۆ دەکات ئەو دۆسیە لە بەڕێوەبەراتی ئاسایشی هەولێرە و هیچ پەیوەندێکی بە دەستگای پۆلیسەوە نییە.